پەیوەندی نێوان باجەر و قەتڵ و عامی 29 نۆڤەمبەر چییە؟ با لە ڕووی مێژوویەوە باسی زرێپۆشی باجەر بکەین. زرێپۆشی باجەر کە لەلایەن کۆمپانیای جەنەڕاڵ داینەمیت بەرهەم دێت. ئەم زرێپۆشە فرەڕۆڵە، دەتوانرێت بە ئاسانی بگونجێندرێت بۆ چەندین ئەرک، لەوانە گواستنەوەی سەرباز و پاڵپشتی شەڕ. تایبەتمەندیەکانی چییە؟ باجەر پارێزگارێکی بەهێزی هەیە لە مین و تەقەمەنی، بەڵام خۆ ئەوەی لە لاجان ڕوویدا خۆپیشاندانێکی ئاسایی بوو بۆ داواکردنی ماف. باجەر بۆچی بەکارهات؟ تایبەتمەندێکی تری ئەوەیە خێرایی و توانای جوڵەی بەرزی لەسەر ڕێگەی جیاواز هەیە و بەهەبوونی سیستەمی چەکداری جیاواز ناسراوە. لێرە ئەپرسم، بۆچی باجەر لە لاجان بەکارهات ئەگەر سەرانی ناوچەکەت ترسیان لە دەسەڵاتی خۆیان نەبێت؟ لەبەر ئەوەی دەزانن خەڵک چەند لێیان تووڕێ و ڕۆژێک دێت تووڕەی خەڵک پێیاندا دەتەقێتەوە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی باجەر دژی تیرۆر بەکاردێت، بەڵام دژی خەڵکی لاجان بەکاریان هێنا کە خەڵکێکی ئاساین و داوای ماف دەکەن. ئەم زرێپۆشە بە شێوەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی سەرباز لە ناوچە مەترسیدارەکان و کۆنتڕۆڵکردنی ناڕەزایەتیە توندەکان بەکاردەهێنرێت، چونکە پارێزگاریەکی زۆر باش بۆ ناو زرێپۆشەکە دابین دەکات. لەم تایبەتمەندیەوە بۆمان دەردەکەوێت باجەر لە جیهاندا بۆ جەنگی قورس دژی دوژمن بەکاردێت، بەڵام بۆ یەکەمین جار لە مێژوو باجەر لە کوردستان قەتڵ و عامی هاوڵاتیانی سڤیلی کوردی پێکرا بەدەستی پارتی، بەڵام پارتی بۆ بەرامبەر میلەتی خۆی بەکاری هێنا.